دامەزراوەکەی تۆ خراپە. ئەمە شەڕی دۆناڵد ترامپە کە پێ دەچێت چێژی لێ ببینێت. من دەرفەتی پرسیارت نادەمێ، من پرسیارم نادەمێ، ئێوە میدیایەکی ساختن. ڕۆژانە ترامپ شەڕ لە دژی ڕاگەیاندنەکان دەکات، دەڵێ ئەوان جێی متمانەنین و دەیانەوێت فرسەتی لێ بهێنن. وە خۆتان دەزان من شەڕێکی بەردەوام لە دژی میدیا هەیە، ئەوان ناڕازبۆترین مرۆڤن لەسەر زەوی. سەرۆکەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر جار تووشی بەریەکەوتن بوونەتەوە لەگەڵ ڕاگەیاندنەکاندا، بەڵام بەپێی تێڕوانینی پرۆفیسۆر ستیڤن ڕۆبێرت لە زانکۆی جۆرج واشنگتن سەنگی ترامپ لەسەر ڕاگەیاندنەکان گەیشتووەتە ئاسێکی نوێ. من لە ساڵی 1964ەوە ناوبەناو ڕووماڵی بابەتە سیاسیەکانم لە واشنگتن کردووە و هەرگیز کەسایەتێکی بەناوبانگم نەبینەوە ئاوا ڕووماڵی میدیایی لەلا ببێتە گرێ. ترامپ مێژووکی درێژی هەیە لەگەڵ هەژمونی ڕاگەیاندنەکاندا و بەکارهێنانی بۆمبەستەکانی خۆی. لە کتێبەکەی خۆیدا هونەری سەوداکردن کە لە ساڵی 1970دا بڵاوبۆتەوە دەڵێت یەکشت لەبارەی ڕاگەیاندنەوە فێربووم ئەوەیە کە هەمیشە تینووی چیرۆکی باشن و هەتا سەنجڕاکێش بێت لەلایەن باشە. گوێندا بلێر نووسەرەوەی ژاننامەی ترامپ لە ڕێی سکایپەوە بەدەنگی ئەمریکای وت کە ترامپ دەڵێت پەرچەکرداری دەبێت ئەو ڕوبەڕوویان دەوەسێتەوە لەو کاتەی ئەوان دەست پێشخەری هێرش بن. شتێکەوە من بۆی دەچم ئەوەیە کە ئاسان نییە ئەوە لەبیر بکەی کە ئەو حەزی لە شەڕە، ئەو حەزی لە ڕوبەڕووبوونەوەیە، ئەو حەزی لە ژنگەیەکی تۆند و کێشمەکێش و ژنگەیەکی پڕململانیە. کەواتە من لەو باوەڕەدام خەڵق پێی وایە ئەو خەسڵەتانەی تێدایە یان تەنها بریتیە لە وەڵامدانەوەی شتێک و دواتر شتەکان بە شێوەیەک لە شێوەکان دەگەڕێنەوە هەمان دۆخی سروشتی خۆیان. ڕوون نییە کە ئاخۆ ئەم استراتیژە لە کۆشکی سپیدا سەرکەوتوو دەبێت یان نا. هەر لەو کاتەوەی کە ترامپ لە ئۆفیسەکەیدا دەستی بەکار کردووە ڕێژەی پشتیوانانی ترامپ دابەزیوە، بەڵام لە ڕاپرسێکی ئەم دوایانەدا بوویان دەرکەوت کە ئەمریکیەکان متمانیان بە ئیدارەکەی ترامپ زیاترە سەرباری ئەوەی کە میدیاکان بڵاوی دەکەنەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.